إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. عەبدوڵڵای کوڕی شەداد بۆمانە گێڕێتەوە فەرمێ: إن نفرا من بني عذرة ثلاثة أتوا النبي صلى الله عليه وسلم. سيكس لتيري بني عذرة هاتن فأسلموا إيمانا هنا لخزمة بيغمرة صلى الله عليه وسلم. خوشوي سيري كردن أمانة بحال مالا فرموي كي أم سيكسا ورأقري لله خوي خزمتيان كا. طلحها الصايا وفرموي أي بيغمري خوا صلى الله عليه وسلم من خزمتيانك. أفرمي الزمن لخزمتي طلحة مانوا بعثەیەکی نار پێغەمبەر صلى الله عليه وسلم، سریەکی نار بۆ جیهادکردن. یەکێک لەمانە ڕۆشت و شەهید بوو. ساڵی ئایندە فرقەیەکی تری نارد و دووهەمیشیان شەهید بوو. سێهەمینیشیان بۆ ساڵی سێهەم تووشی نەخۆشێکی سەخت بوو، لە جێگای خۆی و لە ماڵی تەڵحەیە وەفاتی کرد. تەڵحە فەرمێ خەوم بینی لە خەومە سیرم کرد ئەمانە حساب و کتابیان تەواو بوو ئەچنە بەهەشت، لە پێش هەموویانەوە ئەوەی لەسەر جێگە وەفاتی کرد بۆ ڕۆژت. دواتر دووەمینیان کە دووهەم جار شەهید بوو چوو ئینجا یەکەم دانەچوو. ئەڵە سەرم لەمە سوڕما، ئەوانە شەهید بوون لە پێناوی خوا، ئەمەیان شەهید نەبووە. شەهادەت زۆر گەورەیە، چۆن ئەوەیان پێش ئەمانی تر کەوت؟ ئەڵە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، تم ئەی خۆشەویست حاڵێکی ئەوان بینیوە لە بەهەشتا، ئەوەی کە لەسەر فراش مردووە ئەو لە پێش ئەوانەوە ڕۆشت. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فەرمووی: ما أنكرت من ذلك. چ شتێک سەرنجی ڕاکێشایی وا تەسەورەکەمە شتێکی غەریب بێ. ليس أحد أفضل من عند الله من مؤمن يعمر في الإسلام لتسبيحه وتكبيره وتهليله. هیچ کەسێک نییە فەضلی بە ئەندازی کەسێک بەرز بێ کە لە ئیسلامە عمرێکی زیاتر ئەکا، کاتێک ئەم عمرە زیاتر ئەکا ئەمێنێتەوە تەسبیحاتی خوا ئەکا و الله ئەکبەر ئەکا و سبحان الله ئەکا و لا إله إلا الله ئەکا و ذکرێکی زیاتر ئەکا. بۆیە ئیماندار چەندێ ئامادەیە بۆ شەهادەت لە پێناوی خوایە، زۆر زیاتر لەوە ئامادەیە بۆ عەیش و ژیان لە پێناوی خوایە. لە وتارێکە عەرزم کردوون ژیان لە پێناوی خوایە باشترە لە مردن لە پێناوی خوایە. ئەوە فەلسەفەیەکی زۆر گەورەی ئیسلامیە کە ئەبێ لە دڵ و دەروونمانە بچەسپێ. هەموو لەحەظەیەکی تۆ، هەموو کاتێکی تۆ لەسەر زەویە خەیر و بەرەکەتە بۆ سەر زەوی. بەقای جوانەکانی سەرزەوی بە بەقای ئەهلی مزگەوت و ئەهلی دینەوەیە. نیعمەتی عمری تۆ گەورەترین نیعمەتە. عولەما فەرموون نیعمەتێک کە هەرچی نیعمەتی ترت لەناو ئەوە جێگەی ئەبێتەوە بریتێ لە نیعمەتی عمر. چونکە نیعمەتی عمر نەبێ نیعمەتەکانی ترت دەست ناکەوێت. خۆشەویست صلی الله عليه وآله وسلم فەرمووی: ئەلا ئونەبئکم بخەیرکم. پێتان نەڵێم کێ لە هەمووانتان باشترە؟ وتیان قالوا نعم یا رسول الله، پێمان بڵێ. فەرمووی: خیارکم ئەطولکم ئەعمارا وأحسنكم أعمال. باشترین کەسەکانتان ئەوانن، ئەفضەلترینتان لەسەر زەوی ئەوانن، عمریان درێژترە، کردەوەی ساڵحیان زۆرترە. هەر یەکێک لە ئێمە عمرێکی پێ عەتا کراوە، سەرمایەکی پێدراوە. ئەم سەرمایە چۆن سەرفەکە؟ ئینسان جاری وا هەیە ئەوەندە زەحمەتی و ناڕەحەتی و زەیقەتی دنیا زۆری بۆی نەجاری وا تەمەنای مردنەکە.
عباس إمامي پیغمبر صلى الله عليه وسلم لسر جيك وتبو زور ناراحت زور نخوشيكي سختي هو أفرميه تمناي مرجي أكرد پیغمبر صلى الله عليه وآله وسلم زيارتي كرد فرموي لا يتمنى أحدكم الموت باكس تمناي مردن نكا بلكو أجر يك اللحظة لعمري بمينته وعملك صالحي زياترك أو بركتي سرزوي أو يباشترا بويا فرموي وإنه لا يزيد لمؤمن لا يزيد المؤمن عمره إلا خيرا إنساني إيمان دار چن عمرك زياتر خيري زياتر دزگيره به چاكتر باشتر أصحابي پیغمبر صلى الله عليه وآله وسلم هر هميان حزيان أكر بقايان زياتر به لپێناوی ئەوەی چاکەیەکی زیاتر کە عەبدوڵای کوڕی مەسعود لە فەرمایشتێکە ئەفەرمێ ما ندمت على شيء ندمي على يوم غربت ئەفەرمێ هیچ کاتێک پەشیمان نەبووم بە ئەندازی ڕۆژێک کە خۆر ئاوا بووە بەسەرما غربت شەمسه نقص فيه أجلي ئەجەلەکەم تایە کەم ئەبێتەوە ولم يزد فيه عملي کە لەو ڕۆژە هیچ کردەوەیەکی زیاتر ئیتر ناتوانم بکەم تەواو ئەبم هەموو ئێوارەیە کە خۆر ئاوا بوو ڕۆژێکی تۆ تەواو بوو ئیتر کردەوەکانی ئەو ڕۆژەی تۆ وەستا عمری تۆ تەواو بوو لەو کاتە بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئاگاد لە وەقتەکانت بێ ئەوقاتوکە عمرک ئەو کاتانەی کە تۆ بەسەری ئەو عمری تۆیە عمرەکەی تۆش و عمرکە ڕەس و مالیکە باشە ئەو دەسمایەیە کە خوا پێی عەتا کردووی پێی بەخشیوی وعليه تجارتك هم بازرگاين تو لسر أو سرماية أروى وبه وصولك إلى نعيم دار الأبد في جوار الله هربه هو أو دسمايك بدستوي أتواني مالك هتا يبو خد فراهم بيني لنزيك خوا لقربي خوا وجل جلاله ليرا لأنه جكان تأتيتو قريب لخوا تنزيك بلخوا هول أدي تصورك أبي لبهشتا كهتا أمانيتو هميشه نزيكي لرب العالمين أبيت تشيجي به مجاري وهي ليك سجدة تشيج ورقرين حزناكن سربرسكين هز بنزيكي خواكي هز بواكي ككلمات كان تو يلي رب العالمين جوي ليتي جوي لي أقري جاري وهي إنسان ما يوسف لسرزوي لخلقي سرزوي كدزبر زكاته دعاء كاتشيجي كي زور سير ورقري هستكا لقل أوي خلقي سرزوي نانوي رب العالمين يشي هي كأيانوي ويهند الأهل تصوف فرميانا أيوة كسي كبير بوي ككستوي ناوي نا أولاد نكرت خود ما نكر وانا ستوي ناوي بيان واي خوان عاقل ترن لتو خوان باش ترن لتو جاري وهي باوكيك حوكر بخيوك بحوكر وباوكي كان بيا بخيو ناكري الله لم كاتاك بيكسي دزبرس كرو كسي كتهي اگر كس توي ناوي لسروا او توي اوي تو عبدي اوي مخلوقي اوي دروس كراوي اوي دي تصورك ألم كاتا أم تشيجور أجري أبي لبهشتا بهتا لا تشيجك أبي لجواري خوايا جل جلاله أما بالرأس مالي تودا سكوي أجل لدس درس إمام غزالي فرمي بحياتي بود أودان نابته وجاريكت همو لحظة وساتي كيتو بركة الرحمة عزيزا هنجا وكان من برو رمضان ورد نزيك أبيت همو لحظة كمان توزيكت لرمضان نزيك أبينا هر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە کە سەیری هاتنی ڕەمەزان بە نیعمەتێکی زۆر گەورە بکەین بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن ڕەجەبی حەنبەلی بێ ئەفەرمێ بلوغ شهر رمضان نعمة عظيمة یەکێ لە نیعمەتە زۆر گەورەکان بریتێ لە گەیشتنت بە مانگی ڕەمەزان کە لەوێ ئەتوانی عەبدایەتی خوا زیاتر کەیت و بیکەیتە مایلی خۆشبوونی رب العالمین بەخۆت هەر یەکێک لە ئێمە باشترین کاتەکانی عمر چاوەڕێەکە سەلەفی ساڵحی ئەم ئومەتە 6 مانگ پێش ڕەمەزان داوایان کرد خۆی عمرمان درێژکەی تا بگەینەوە ڕەمەزان حتا ئەو لەحظانەی ڕەمەزان ببینین 6 مانگ دوای ئەوە هاوارێک خۆی ئەوەی کە لە ڕەمەزان کردمان لێمان قبوڵ گەیشتن بە مانگی ڕەمەزان ئەگەر خۆی گەورە لەطفمان لەگەڵاکە ئەو چەند ڕۆژەی ماوە پێ بگەین فەضیلەتێکی زۆر گەورەیە بەس قاچی خستە ناو مانگی ڕەمەزانەوە یعنی مانگی لێبوردەیی خوا ئەکرێ لە مانگی ڕەمەزان دەرچی تۆ مرۆڤێکی نوێبی یەک تاکە گوناهیشە بەسەرەوە نەمابی ساغ و صاف بی لە بەردەم ڕەب العالەمینە هەر یەکێک لە ئێمە 11 مانگ وەرە گوناهە کۆ کردوێتەوە کۆڵێکی گەورە بەسەر شانتەوە وزرێکی گەورە و پیسێکی گەورە
هاوارەکە یا ئیلاهی وە بە کۆڵی گوناهەوە بەرەو پیر دەهات چۆن لێم خۆش ئەبی چۆن لێم ئەبووری چۆن عەفوم ئەکەی ڕەحمەتێکی زۆر گەورە هەیە لە مانگی ڕەمەضانە ئێمە زۆر کات لەو عیباداتانەی کە ئیکەین زۆر مهتەم نین بە عیبادەتەکان بەس لە ڕۆژی قیامەتە ئازانین چیمان کردو جاری وە هەیە ئینسان یەتە ناو مزگەوتەوە دوور کاتی زۆر سادە نوێژەکەی جێبەجێ ئەکە لەوە چێ زۆر بالی بەلای ئەوە نەبێ ئایا چەند ئەجری دەسەکەیە مسلمانە بینی بەس پێ ئەکەنی بەرامبەری دڵی خۆشەکەی فەقیرێکە بینی هەتیبێکە بینی دەسێنی بەسەریە ئەم کردەوانە زۆر گەورن ئەزان کەی گەورەی دەرەکەوێت کە چوویتە ناو گۆڕەوە اینجا تێ ئەگەی ئیذا ماتوا انتبهوا ئینسان خەوتووە غافڵە کاتێک کە مرد بە خەبەریەت و زیندوو ئەبێتەوە تێ ئەگە بۆیە وا تەسەوور نەکەی مانگی ڕەمەضان مانگێکە کاتەکەت بە مۆبایلەوە بکوژی کاتەکەت بە سێری حەلەقاتی فلیم و نازانم چی و گەوهەری خوا لە سەر زەویە مانگی ڕەمەضانە یوسفی یانزە برایە تەسەوور کە تۆ ئەبێ لەناو هەر هەموو مانگەکانە جوانی ئەم مانگەت بۆ خۆت کێشا بێ نەهێڵی لەحظەیەک ساتێک بەسەر تۆیە تێپەڕی ئێمە لە زەمانێکە ئەژین زەمەنی دزەکان دزەکانی کات زۆر زۆرن لە ئەمڕۆیە ئەزانن چی دزێکی کات لەسەر زەویە هەیە بە تایبەتی ئەم شاشانەی کە ئەمڕۆ بۆ ئێمە دروست بوو جاران ئەگەر بەبیرتان بێت طبعا شەیاطینی جین ئەبەسرێنەوە شەیاطینی ئینس دەستەکەن بە ئیشکردن کافر و بێدین ئیتر حەڵقەی فلیمە بۆ حازرەکەن چی جاران تەلەڤیزیۆنەکانیان پڕە کرد چونکە ئیعلامی کوفر هەر هەمووی بە یەک تەوجیه و بە یەک ئاڕاستە ئیشک تەسەوور کە ئێستا هەموو لەحظەیەک تۆ کاتەکانی خۆتە کوژی تابەتی گەنج و شەباب سیرەکەی بە ڕۆژوو ڕۆژێکی جوان لەبەر خاتی خوا نان ناخۆی ئەو ناخۆیتەوە خۆت گرتوێتەوە لەسەر یەک لەسەریە خۆت ئاگاد لە خۆت نییە 5 ساعت 6 ساعتی ڕەمەزان ئەو بەرهەمە گەورەی خوا ئەو ڕەحمەتە گەورەی خوا لە دەست خۆتەک باشینە خزمە قسەیەکی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبی حازم بۆمانە گێڕێتەوە فەرمێ ڕۆژێ لە خزمەتیا پێکەوە ڕۆشتین بەلای قەبرێک تازە مردبوو تازە خۆڵەکەی دیار بۆ ڕۆژ بوو بەسەریەوە ئەڵێ لە پەنایە وەستا فەرمووی ڕەکعەتانی خەفیفەتانی مما تحتەقیڕون دوو ڕەکاتی زۆر سادە کە بە پەلە ئەیکەیت و زۆر پەلەتە و لەوە چ لای خۆت قەناعەتی وابێ کە ئەمە هەر قبوڵ نییە لای ئەم کەسەی کە مردووە ئێستا لەناو ئەم گۆڕستانە ئەگەر بێت و ئەم دوو ڕەکاتە زۆر خەفیفە بەسیتەی بۆ زیاد کرێ خەیر من الدنیا بەلای ئەمەوە لە هەموو دنیا باشترە ئەحەب ئیلەیه من الدنیا زۆر خۆشەویستە لای لە هەموو دنیا ئەو دنیای کە ئێوە زۆر گرنگی پێ ئەدەن یەکی خەریکی ماڵ ئەبێ یەکی خەریکی خانوو ئەبێ یەکی خەریکی پارە پیاکردن ئەبێ ئەم دوو ڕەکاتە نوێژەی زۆر بە سادە کراوە بەلای ئەم کەسە مردووەوە زۆر گەورەتر لە هەموو دنیاکەیت دەی تەسەوور کە ئەی ئیماندار تۆ بەرەو مانگێکی ئاوا پڕ بەهرەبانی ئەڕۆی مرواریەکانی خوا بڵاو بوونەتەوە بەسەر زەویە بە ذیکرێک زیاتر تۆ لە خوا نزیکە بیتەوە بە سەلامێک لە ئیماندارێک بە دڵخۆشکردنی کەسێک بە هاوکاری هەژارێک بە ڕێزگرتن لە دراوسەیەک لە پیرێک ئەمە هەمووی فەضیلەتی گەوران مانگی ڕەمەضان مانگی شۆڕشە ئەبێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم استعدادی کردبێ ئامادە یەک سانیە کاتی خۆت بە فیڕۆ نەدەی لە مانگی ڕەمەضان خەوت کەم کەرەوە خواردنت کەم کەرەوە هێز و توانات زیاد کە لە خزمەتی دینە هەموو لەحظەیەک ئاگەر لەسەرەوە بێ خوای گیان ئەمە لە پێناوی تۆیە ئەکەم خواردنە بە مناڵەکەت ئەدەی هۆش لەسرە بە نیەتی لێبێنە تەنانەت گەمە و گاڵتەیەک لەگە مناڵەکان تا ئەکەی بە نیەتی ئەجر بیک مانگی ڕەمەضان تۆ کۆنەکەیتەوە ئیتر کەی کۆ ئەکەیتەوەی عەبد پێشتر لەوە چ عوزرێکت هەبوو بێ لە غەیر ڕەمەضانە بەخوا خوای گیان شەیطان زەفەرم پێ ئەهێنێت و ئیتر ئەم جارە شەیطان نییە نەفسی خۆت و شەیاطینی ئینسە هیچی تر نییە کافرانی زیندوی سەرزەوی ئینسی کە بە ئیعلام و بەوانە خەڵک مەشغوڵەکەن لایەکتر نەفسی خۆتە هەوا ئەشنێ بۆی ئەگەر خۆت بتەوێ بناسی چەندێک خۆت خراپی یا چاکی سەری مانگی ڕەمەضانت کرد چاکەکاریت کرد ئەوە تۆ ئەسڵەکەت چاک خراپەکاریت کرد لە مانگی ڕەمەضانە ئەسڵەکەت خراپە پێویستە بە شۆڕشی ناوەوە هەیە نەک دەرەوە بۆیە ئەی ئیماندار هوشیار بە ئاگادار بە چاوکراوە بە زەمەنی فیتنەیە ئەی گەنج یەکێک لە فیتنەکان مەسەلەی دزی کات مۆبایلە دزی تر زۆرن کاتەکانت ئەبن
خەو یەکێکە لە دزەکان لە ڕەمەزانە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ بەڕاستی ئەم گەوهرانەی خوا کە پێ عەتا کردووە زۆر بە جوانی مامەڵەی لەگەڵەکە ڕۆحی لەگەڵ دینداریات تێکەڵکە لەعل لە مانگی ڕەمەزان ئەبێتە مانگی غوفران و ڕەحمەت و بەزەیی خوا بەسەرمانە خوای گیان ئێمە ئەم عەبدانەی تۆ لە بەرەبەری مانگی ڕەمەزان و کۆتای مانگی شەوالە خوای گیان هاتوێنتە یەکێک لە ماڵەکانی تۆ بەخوا تەنها هێز و توانا و قووەتێ پاڵی پێوە نابین خۆشەویستی تۆ پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم یا ئیلاهی بەڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمانگەڕە لەو عەبدانەی کە ئەیانگەیەنیتە مانگی ڕەمەزان یا رب العالمین بمانگەڕە لەو عەبدانەی ساتێ لە کاتەکانیان سەرف ناکەن لە مانگی ڕەمەزانە ئیلا لە خەیرانە بێ خوای گیان تۆ خۆت ئیرشادی خەیرمان کە نێوچەوانمان بگرە بۆ خەیر پەیوەستمان کە بە خەیرەوە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە شەرمەندەی بەردەم دیوانی توین بە کۆڵی گوناهەوە هاتوین بەڵام ئەزانین چۆن مناڵێک ئەزانێ باوکی لێ خۆش ئەبێ و هەڵا ئەکا یا ئیلاهی ئەزانین لێمان خۆشەوی بۆیە هەڵەمان کرد عەفومان کە بمان بەخشە لێمان خۆش بە بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی لە بەردەم کەڕەمی تۆیە وەستاوین کەریم کەس لە بەردەم ماڵی خۆیان دەرناکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دەرمان مەکە بەزەیەکانی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئەم عەبدانە هاتوونتە ئەم ماڵەی تۆ بەخوا ئەمانە سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ ڕکوع نابن تەنها لە حضوری تۆیان نەبێ ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام عبد الله كوري بسر بما قلنوا فرماو أعرابي وأما خزمته بيغمري صلى الله عليه وسلم برسيارش كرد يا رسول الله من خير الناس كي جگر كسي خاسترا فرماواج من طال عمره وحسن عمله كسي وك عمرش دريج بو كردوي خاص جيب جيكرو هر يوجا إما برو مانغو رمضان مباركي مني أشم فرق أقام تشاع عمري بو خواي قوري فانا عطا كردين مي بس ابن القيم رضا ورحمة خواج ونبو فرماو من لم يورثه التعمير وطول البقاء لإصلاح معائبه وتدارك ما فاته واغتنام بقية أنفاسه فلا خير له في حياته. فرماو ابن القيم هركسي عمري دريجش من يشو سرو زمينيو كارش من نكرو عيبكا ويش ريكي وزوه هرچيش دسنشيان جيبجش كرو فرصتك جيانيش ريكو بيكي كرو نفسك أخير حياتيش ريكي وزو فرماو هيش خير وني أن جيانيش رأسي روي زياتر جيوي رحمة زياتر ويني فرمايشتي وانا بيغمبر صلى الله عليه وآله وسلم فرماو عمري دريجل جدويتي وانا إسفادج وانا كري يا خير زيال كري يا عذر ماريو بي خواي خوا عفو كرو خواهی گوره که عمرش دریجه کردیم بقاش دن مپنه انشاءالله یامد لی رمضانی فرز ضروره هر یو جائم رمضان آگاش چنبو کاتکاش وقتکاش چنی صرفی کرو چنی دینداری کرو خاصترین روکا سر و زمینی چمروانی ایمه کرا ده ایمه چنی معامله کرمه چنی طاعت و عبداتی زنش کرمه و آیون مچا کسا که مانگو رمضانی تمامیا بمعنى وكلمة بينما بكسي وتر تعظي بينما يوتشاتي وك وهارنا إنسان فرا استفادة جوانا كرو أنك تماشى كرو فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها شني خواهي قول زين نبيه وجاري وتر زمين يشكرد وخوا إيمان درشم أباشي وزر رمضان صالة وتعظو آينا وش زين كرو وش دروس كرو جاري وتر دروس بو فرا مهمة إنسان مسلمان تاو رمضان كنترول كاتكا وش كرده بوش جاتو غير رمضان نتاوي والكنترول كي رمضان نتاوي إيمان دار إتركي تصور كرا عزيزي كان ماهن خوائي فرصة جوانا شدان بنا كز مزان ويسيما رمضاني ولين بعضي وشوي سيما شني بين إيه رمضان يني ماتشن مزان مسرو كاي مانا ملمي
خوای گەورە ئەی نعمەتە جوانەشە دانپەنە کەم تەرخەمی کەرۆ نماشەنە تەراویحشەنە کەم تەرخەمی کەرۆ ڕۆچێشەنە تۆ ئیماندار ئینە فرسەت و خوایە ئیسە پەنەما واچە هەریۆجە ئێمە واچە ئەگەر دە ڕەقەمێ دەیوەنە ویز ڕەقەمێ دەیوەنە کارتی وەڵپێ بەرمشو بەس ئەشا ئیلا دە دەیوەنە اینجا یۆشا یا سی ڕەقەمێ دەیوەنە یۆجە ڕەقەمەکە ئیلا پێ بەرمشۆ ئیتر کۆڕێک بۆ ئاسیا بۆ هەر شتێ چانیشا بۆ بەڕێ سنتێڵ باپەنە گرد و ڕەقەمەکەمە یۆشا مەپڕن دەی تۆ مانگە ڕەمەزانینە ئی ڕەقەمە مانگە ڕەمەزانی سین ویسنۆن مڵێوەنە گڕوێت و تاعەت و عەبدایەتی وەڵهان گر لە حەزێوە ئەخیرەن تۆ وەشەویستی خوا بەدەست ئاردەن عەفۆ خوا بەدەست ئاردێنە ڕەحمەت خوا بەدەست ئاردەن هەریۆجە ئێمە بەڕاستی ئەشم ئی فرسەتەیە جەدەزنەوە ئازانە مامەڵەشتنی کەرەوە بەشکم خوای گەورە بە ڕەحمەت و بەزەیوێژ ڕەحمەچەنی کەرەوە ئی مانگە ڕەمەزانەیە کەرەوە مانگە و خەیر و بەرەکەت و ڕەحمەتی سەرمارە خوای گیان هاوار وەنە کەرمێ و داوا وەنە کەرمێ مسلمانی فرێ داوا و دوعای خێریشا وەنە کردێن مێ خوای گیان گرفت شاهن پێشا حەل کەرە نەوەشی شاهن شفا شاده يا رب العالمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.